گومانی 20 تۆن ئاڵتون لە ژێر زەمێنی هۆتێلی لالەزاردا دەرگای کێشەیەکی نوێ لە نێوان بافڵ تاڵەبانی و لاهور شێخجەنگی دەکاتەوە. دۆسیەکی نوێ سەری هەڵدا لە ململانەی نێوان دەباشان و سەرچنار. قسەی نوێ هەیە، باسی نوێ، ژێر زەمینەکەی هۆتێل لالەزار و هەڵگرتنی خەزنەیەکی گران بەها و گەورە. لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە بەبەردەوام دۆسی نوێ لە ململانەی نێوان هەردوو هاوسەرۆکەکەدا سەر هەڵدەدات. نوێترین دۆسیە گومانی 20 تۆن ئاڵتونە لە ژێر بینای هۆتێل لالەزاردا. یەکێک لەو دۆسیانەی لە ماوەی ڕابردوودا لاهور شێخجەنگی و کەسە نزیکەکانی پێ تۆمەتبارکران ئەنجامدانی قاچاقچێتی ئاڵتون بوو لە نێوان هەرێم و دووبەی. زانیاریەکان دەڵێن ئێستا 20 تۆن ئاڵتون لە ژێر زەمینی هۆتێل لالەزاردا شاردراوەتەوە کە بڕیار بووە لەو پرۆسەیەدا و لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانیەوە ڕەوانەی دەرەوە بکرێت. هەر ئەوەش هۆکاری ئەوەیە لاهور شێخجەنگی ئامادەنیە بە هیچ جۆرێک هەرێمی کوردستان جێبهێڵێت و لە لالەزار بچێتە دەرەوە. بابەتەکە هەر بەتەنها ئاڵتون نییە، بەڵکو گومانی ئەوەشەیە ژێر زەمینەکەی لالەزار بڕێکی زۆر پارەشی تێدا بێت، بە تایبەتی کە تەواوی داهاتی کۆمپانیای قونسوڵ و ئەو 42 پرۆژەی لە ژێر چەتری ئەو کۆمپانیایەدا ئەنجام دراون لە ژێر دەستی لاهور شێخجەنگی و براکانیدا بووە. زانیاریەکان لە ئێسادا لە دەوری هۆتێل لالەزار و گردی سەرچنار 300 چەکدار پارێزگاری لەو شوێنە دەکەن کە پێکاتون لە ژمارەیەک چەکداری دژە تیرۆر و هێزەکانی سەر بە سکرتارێتی یەکێتی و سایەقی ڕاهێنراو کە توانای شەڕکردنیان هەیە و بە بەردەوام سەرقاڵی پاراستنی لالەزارن. سەرڕای ئەوەی کە بافڵ تاڵەبانی بەردەوام زانیاری نوێ ئاشکرا دەکات و فشارەکانی لەسەر لاهور شێخجەنگی تون دەکاتەوە. زۆرێک لە میدیاکانی لاهور شێخجەنگی یان داخراون یان سەنگەریان گواستۆتەوە. بەشێک لە کەسە نزیکەکانی لاهور شێخجەنگیش لالەزاریان جێهێشتووە و پەیوەندیان بە دەباشانەوە کردووە. لە ئێستادا لاهور شێخجەنگی بێدەنگی هەڵبژاردووە و ڕۆژ بە ڕۆژ جوڵەکانی سز دەبن و تەنانەت سەردانی ماڵەکەی لاهور شێخجەنگیش وەک هەفتەکانی سەرەتا پڕجم و جۆڵ نییە و تەنانەت کەسە نزیکەکانیشی نازانن جوڵەی داهاتووی هاوسەرۆکە دەسەڵات لێوەرگیراوەکەی یەکێتی چی دەبێت. ئایا پلانێکی هەیە کە بە پاڵپشتی ژێر زەمینی هۆتێلەکەی لالەزار یاریەکە پێچەوانە بکاتەوە، یان وەک ڕکابەرەکانی دەڵێن گەنجی نەشاراوەکەی ژێر هۆتێل لالەزار سەری دەخوات و ئەبێت بە هۆکاری دوورخستنەوەی یەک جارەکی لە یاریەکە.